بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هۆشداری دەدات موچەی وەزارەتی تەندروستی لەوە زیاتر دواب بکەوێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان کێشەیان بۆ دروست دەبێت. ئەمە لە کاتێکدایە پەتای کۆلێرا لە سلێمانی بڵاوە و ئامارەکان 170 کەسی تێپەڕاندووە و بە پەککەوتنی خزمەتگوزاریەکان دۆخەکە خراپتر دەبێت. ئێستا کۆلێراکە بڵاو بووەتەوە، هەموو ئامادەکاریەکمان لە نەخۆشخانەکانمان کردووە و چارەسەری نەخۆشەکان وەرەگرین. سپاس بۆخوا خۆشبەختانە هیچ حاڵەتێکی مردن نییە، بەڵام لەگەڵەوەشە گرفتی بودجەمانەیە، گرفتی ئەومانەیە موچە دواکەوتووە و تەسەورەکەم لە ڕۆژانی ئایندە نەبوونی موچە گرفتی گەورەمان بۆ دروستکات لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. وەزیری تەندروستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەڵێت کۆنتڕۆڵکردنی کۆلێرا پێویستی بە بودجە و پلانی درێژخایەنە کە لە ئێستادا دۆخی دارایی خراپە. دەمەوە بڵێم چارەسەری درێژخایەن پێویستی بۆ چاکردنی ژێرخانەکانە لە ئاوی دۆکان لە پرۆژە ئیستثماریەکان کە دەبێت هەمووی سەرچاوی ئاوی پاک دابین بکەن معالەجەکردنی ئەو ئاوەڕۆیانەیە کە بەکاردێتەوە جارێککە ئەوانە هەمووی بەڕاستپاردی ئێمە لە پێشوشدا دامانە هیوادارین لەگەڵ باشبوونی وەزعی اقتصادی و ئابووری لە هەرێمی کوردستان بتوانین سەرچاوی ئاو و ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان بەتەواوی چاک بکرێت. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت لە ئێستادا توانای ئەوەشیان نەماوە تەنانەت ئۆتۆمبیلێک بگرن و بچنە ئەو شوێنانەی پەتای کۆلێرای تێدا بڵاوە و پشکنین ئەنجام بدەن. ئێمە داوامان لە جەنابی وەزیری تەندروستی کردووە کە لیژنەیەکی باڵا کە وەزیری دارایی ئەندام بێتیایە بۆ ئەم جۆرە بابەتانە دروست کرێت، چونکە بەڕاستی ئەوان معنین بە ئیشەکە. ئێمە ئێستا ینی بودجەیەکمان لەبەردەستانێت تەنانەت ئۆتۆمبیلێ بگرین بینێرین بۆ ئەو شوێنانەی کە سەرچاوی IPCTI بۆی پشکنینی بۆ بکەین. دواکەوتنی موچە بەردەوامی هەبێت سێکتەری تەندروستی و بەشێک لە سێکتەرەکانی دیکەی وەکو پەروەردەش ڕووبەڕووی گرفت دەبنەوە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش خۆی بێدەنگ کردووە و چاوی لە دەستی بەغدایە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.